یەکەی تۆپی کوردستان بڕیاریدا تایمی دووەمی یاری نێوان سەی سادق و ئاشتی لە دەرەوەی یاریگای هەردوویانەکە و بە بێهاندەر تەواو بکرێت. دوجار یەکێتی تۆپی کوردستان لەسەر ڕووداوەکانی یاری نێوان هەردوویانەی ئاشتی و سەی سادق بڕیاری یەکلاکەرەوەی خۆیدا و هەردوویانەکەش بە بڕیارەکان ڕەزامەندن. لا کۆبنەوەیەکدا کە سەرپەرشتیار و ستافی ناوژوانان و نوێنەری هەردوویانەکە ئامادەی بوون، یەکێتی تۆپی کوردستان بڕیاریدا تایمی دووەمی یاری نێوان ئاشتی و سەی سادق لە یاریگای فەرماندەی تایبەت بەیانەی پێشمەرگەی سلێمانی بەبێ ئامادەبوونی هاندەر لە ڕۆژی سێشەمە کاتژمێر 2 پاشنیوەڕۆ بەڕێوە بچێت. خۆتان زان ئێمە لەگەر ئەوە نین جێگای داخە داواکارین لە هەموو جەماوەر بە تایبەتی برایانی خۆشەویستە جەماوەری شاری سەی سادق کە هێمنی پارێزن تەژی یانەکەیان بکەن دەبنەوە یاری بردنەوەیان تۆمار کردیە لە یاری هەڵەبجە لە یاری ئاڵتون کۆپری زۆر جوان و ئەمە دەمانێت ئەو بەردەوام بێ ئەوەی ڕوودا نەخوازیار ڕاو بوو ترسناک بوو زۆر خەتەر بوو تەنانەت ناو ژێوانەکە وتی من نەمویست یاریەکەتەوەکەم لە بەرۆی سەلامەتیم کەسم نەدەپاراز بە خۆتانزان بۆ ئێمە لە یەکێت تۆپی کوردستان بڕیارماندا دوای ئەو کۆلینەوە بە ئەوەی کە یاریەکەیان لە گێمی دووەمەوە تەواو بکرێت لە یاریگای پێشمەرگەی سلێمانی بەبێ ئامادەبوونی جەماوەر هیواداری من هەمومان بتوانین ئەو یاریانە بە جوانی بەڕێبێن تۆپی پێبردنەوە دۆڕاندن لە زۆر کاتێت تۆ زۆر باشی لە ئاستەچی باشی بزەرەوە لەگەر ئەوشدا دۆڕۆندن ڕوودەدا هیوادارم ئەو گێمەیە بە جوانی تەواوکەن یاریەکانی داهاتوش هەموو بە جوانی بتانی ڕوویەکی گەشت تۆپی بە خەڵک چەندکە تۆپی بێ خۆشەویستە لە نێوان هاندەر و یاریزان و ڕاهێنەر و هۆکارێکە بۆ بەستنەوەی نەسیجی کۆمەڵایەتی. لەسەر بڕیارەکانی تایبەت بە یاریەکەیان سەرۆکی یانەی سەی سادق بۆ کەناڵی ئاسمانی پەیام دوا و ڕایگەیان بە هەموو بڕیارەکانی یەکێتی تۆپی کوردستان ڕازین و پابەندی ڕێنمایەکانیش دەبن. ئەوەیە کە ئێمە گێمی دووهەمی یاریەکە ئەکەینەوە لە ساحەی فەرماندەی پێڵەن ساحەی یانەی وەرشی پێشمەرگە بەبێ هاندەر یاریەکانی ترمان نۆرماڵە هاندەر ئامادا بێ بۆ نمونە یاری ڕۆژی هەینی داهاتوو لەگەڵ خانەقین لە یاریگای خۆمان هاندەر ئامادا بێ لەگەڵ ئەوەش ڕاهێنەرەکەمان بە بڕی 500,000 دینار سزا درراوە. بێگومان ئێمە شارێکین بە پایتەختی وەرزش ناسراوین بۆیە نامانەوێت ئەو نازناوەمان لە دەست دەرچێ لە زۆرترین حاڵەدا پابەند دەبین بە بڕیارەکانێکی تۆپی کوردستان. یانی ئاشتیش بە بڕیارەکە یەکەی تۆپی کوردستان بۆ تەواوکردنی یاریەکە لە دەرەوە یاریگای هەردوویانە بەبێ هاندەر ڕازیە. بەڵێ ئێمە دوای ئەوەی ڕووکردنەوەی خۆمان ناو ئێستا بڕیارەکان دەرچووە لەلایەن یەکێتی ناوەندی تۆپی پێی کوردستانە و بە دڵنیاییەوە ئێمە پشتگیری لە بڕیارەکەیان و ئەم بڕیارێکی زۆر باشە و یانەکەمان ئیتیزامی پێوە کات و هیوادارین لە خولی لە قۆناغی دووەمی خولی پلەیەکی کوردستانش یاری ئێمە و یانەی وەرزشی سەی سادق بگوازرێتەوە بۆ یاریگایەکی دیکە لەبەرەوەی پشێوی و گیر و گرفت لە ناو یاریگاکانە دروست نەبێت. لە یاریەکانی هەفتەی چوارەمی خولی پلەیەکی کوردستاندا یانەی سەی سادق کە هاندەرێکی بێشماری هەیە و بە حەماست و گوڕ و تینیان گەرم و گۆڕیان بە خولی پلەیەکی کوردستان بەخشیوە بوون بە میوانیانەی ئاشتی بەڵام یاریەکە ئاڵۆزی بەخۆیەوە بینی و لە کاتێکدا یانەی سەی سادق بە گۆڵێک لە پێشەوە بوو ناوبژوان کۆتایی بە یاریەکە هێنا و تایمی دووەمی یاریەکە دەستی پێ نەکردەوە. بڕیاری ژوای ڕۆژی سێشەمە ئەو تایمە یاریەکە تەواو بکرێت کە هەر کام لەو دوویانەیە سەرکەوتن بەدەست بهێنن پلەی یەکەمی ڕیزبەندی کۆمەڵەکەیان دەگرێن. سێ محەممەد کەناڵی ئاسمانی پەیام.